بۆچی لەم کاتەدا بەڕاستیەوە پرسیارێکی دقیقە ڕەنگە پێت بڵم لەبەرەوەی کە ئەسڵەن لە کاتی قەیرانە باشترین دەرفەتە بۆ خۆداچوونەوە بۆ شەفافی بۆ چاکسازی بەڕاستی ئەم قەیرانە هەر هیچ نەبێ وەکو چۆن کراسێکی کونکون کە خەیتە بەرتیشکی خۆیان بەڕووناچیە کەموو کوونەکانی بە جوانی بینی ئێمە ڤایرۆسی کۆرۆنا و داوەزەی نرخێنەوە توانە کێشەی موچە بەڕاستی پێوتی کە با بڵین وازەح دیارە کە خەلەکەمان لەکوێیە کێشەکەمان لەکوێیان پێمان وایە کێشە گەورەکە مەرکەزێتە دروستی کردووە دروستیەکە ئەو بەعکسەوە لا مەرکەزیەت چارەسەری ئەماکە دەردەکە دەردی مەرکەزیەتە لا مەرکەزیەت ئێمە لەو کۆبوونەوەی ئەخیرا بەڕاستی فەرحێکمان هەبوو کە لیژنەیەک دروست کرد جاریشکە لە هەموو فراکسیۆنەکان چکە پێشترمێ باسی کەم کە لە 2007 هەوڵێکی هەمان شێوەمان هەبوو بەڵام جوابەکەی وەک پێویست نەبوو ئێستا ئەم کابینەیەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان وەرەقی پێکهێنانە ئیمزا کردووە یەکێک لەو خاڵانەی کە ئیمزا کراوە باسی کە شۆڕکردنەوەی دەسەڵاتە بۆ پارێزگاکان ئەوەی چەکە لە ئەساسەکانی پێکهێنانی کابینەکە ئێمە داوای دروستکردنی لیژنەیەکمان کردووە یاداشتێکمان هەیە بە ئیمزای 14 ئەندامی ئەنجومەنی پارێزگا کە لیژنەیە بۆ بەستە دروست کرێ داوامان کرد لە سەرجەم فراکسیۆنەکان وەری خۆیان لەو لیژنەیە هەبێ پرۆژێک حازرکەن ئەوەی کە ئێمە ئەمانەوەی کە بۆ کێشی پێمان وایە کێشی خەڵک چارەسەرەکە پرۆژەکەمان چییە و ئەم پرۆژە دواتر بهێنە بەردەمی ئەنجومەن پەسەند کرێت بەدەنگ دواتر ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانی بکەین ئێمە هیچ مۆڵەت لە کەس وەرناگرین بەڕاستی بابەتەکە مۆڵەت نییە بەڵام بابەتەکە وێت تەنها ڕوومان لە فراکسیۆنەکانی ئەنجومەنی پارێزگا یان سەرۆکایەتی ئەنجومە ڕووی لە فراکسیۆنەکانە کانونەری خۆیان بۆ لیژنەکە دابنێن ها بە دڵنیایی مەرکەزێتی تون دەبینین و جیاوازی شەبینین پێمان وایە ئەگەر لا مەرکەزیت هەبێ ئەو جیاوازی ڕێگە پێدراو نیە چکە تۆ لە کۆتاییە ئیدارەکان خۆیان دەسەڵاتیان هەیە ینی خەڵک لێرە کێشەی خەڵک خۆی کێشەی با بڵین خزمەتگوزاری هەیە دەسەڵاتیش لێرە کێشەی نەبوونی دەسەڵاتی هەیە بەڕاستی دەسەڵاتی ئیداری و مالی پێویستبووی کێشەکانێ بۆ چارەسەر مەسەلەن بۆ نمونە ئێستا ئێمە قەزای دەربەندیخانمانێ مەلەرزەیەک لێدا سەرۆکی کابینەی پێش و خۆی چوو ئەوێ وادی شۆفڵێکی پێدان بەڵام تاسە شۆفڵەکە نەگەشتووە بەداخەوە چەند ماوەی پێشە سەر لە پارێزگای دوهۆک لافاو ڕوویدا بەداخەوە زەرەر و زیان بە کۆمەڵی هاوڵاتی گەشت بینیمان 3 ملیۆن دلار لە ئانوساتێکە سەرۆکی هەرێم بەجیا سەرۆکی حکومەت بەجا بووی تەرخانکرا پێمان وایە ینی لا مەرکەزێت بۆ دۆکی زەرورە بۆ دۆکیش زەرورە بۆ هەموو پارێزەکان وەکو یەک پێویستە تۆ شۆفڵێ لەکوێ چەند ملیار دینارێک یان چەند ملیۆن دلارێک لەکوێ کە ئەگەر ینی کارەساتە پارێزگارێک یان سەر و پەرشتاری ئیدارە و قایمقامێ دەسەڵاتی نەبێت کە شۆفڵێ بۆ قەزاقی خۆی داوین کە بەڕاستی تۆ مادەم سەرۆکی حکومەت بەڵێنی شۆفڵێکی داوە کە تاسە جێبەجێ نەبوو تاسە شۆفڵەکە نەگەشتەوە 2 ساڵ تێپەڕیوە کەواتە پارێزگاری ئەم پارێزگای دەسەڵاتی کردنی شۆفڵێکی نییە ئەو جیاوازێک ئێمە خۆمان بەشێکین لەم حکومەتە و لە هەماکە چڕەخ نەشی لێگرین بەڕاستی پێمان وانی ینی کە مادەم بەشێبین لەم حکومەتەی تر نابێت ینی بۆ شەرتێشێتی بەشداری حکومەتی نەکردو کە بێدەنگ بێ بیشێتی بۆ شەرتە بەشداری کردووە یەکێک لەو خاڵانەیە لە سەرتا و باسکری لا مەرکەزیێتەکە دەسەڵاتی پێویست بدرێت بە پارێزگاکان بەڵام ئەوە دەمانگ لە تەمەنێم کابینەی تێپەڕیوە هێشتا دەسەڵاتی پێویست نەدراوە بە پارێزگاکان ئەمە نقطەی پێکەنانی ئێمە لەسەر ئەمە ڕێکەوتوین کەڕێک ناکەوتوینە ساو تا دەنگمان هەڵبڕیوە لە بینی بێدەنگی و دەنگەڵبڕیمان هەڵبژاردە پێمان وایە دەسەڵاتەکان مەرکەزێتێکی توندی هەیە و ئەمە بێگومان یەکێتی یان گۆڕان کە وەرەقی ئیمزا کردووە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە گەورەترین کوتلی پەرلەمانی کوردستان حکومەتی پێشێناوە وەرەقی ئیمزاکراوی ئێمە لەگەڵ پارتیە ئەتوانێت لانی کەم کێشەی خزمەتگوزاریان بۆ چارەسەرکە ئەتوانێت لانی کەم هاوڵاتی کە ئەو پارەی ئەیدا بە هاتوچۆ بە ئاو بە کارەبا بە شێویشی ناڕاستەوخۆ خزمەتگوزارەکەی لە ئاو کارەبا و سەوزایی و شۆستە کۆنکرێت وەرگێتەوە بە دڵنیایی دەسەڵاتمان بێ پارە ناوێ خۆ پارێزگار دەسەڵاتی بۆ چیە گەر ناتوانێت دەسەڵاتی مالی نەبێ بەڕاستی یان سەرپەرشتاری ئیدارە قایمقام بێگومان مەبەستمانەوەیە کە دارایی و داهاتی ئەم سنوورە بەشی زۆری بۆم سنوورە خۆی خەرجکرێتەوە پێش هەموو کەس حەقوایە پارێزگار و قایمقام و بەرگشتەکان و سەرپەرشتاری ئیدارەکان پشتیوان بن چکە بەڕاستی ئەوان کێشەی نەبوونی دەسەڵاتیان هەیە و خەڵک گیرۆ دێ خەڵک ڕوو لە ئەوان و لە ئێمەشەکە داوای خزمەتگوزاری و پرۆژیان دێکا بێگومان متفقین لەسەر لا مەرکەزی دارایی و کاریگەری بەڵێ تا ئێستا بەڵێ شکستیە ناوم کابینێ نەیتوانیوە ئەو تا ناتوانێت دوای ینی لە نزیکە بینەوە لە یەکی 5 مانگی ساڵی 2020 هەرێمی کوردستان ڕێکۆردێکی جیهانی شکانەوە کە بۆتە تاکەشۆنی سەرگۆی زەوی کە موچەی ساڵی 2020 تا خەرج نەکراوە ئەمە شکستە ئێمە لەم بۆ ئەم قۆناغا سیستەمی لامەرکەزی کارگێڕی داوا ناکەین داوای سیستەمی لامەرکەزی داراییەکەین بۆ ئەوەی هەر پارێزگایەک بتوانێت پلانێکی دارایی باش بۆ پارێزگاکەی خۆی دابڕێژێ چونکە دەستمان لە سیاسەتی حکوومەتی هەرێم شتووە بۆ بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان بۆیە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی
ماوەی 6 ساڵی کارکردنمان هەموو ساڵێ پرۆژەیەکی تێروتەسەلمان داوە بە ئەنجومەنی وەزیران و ساڵی پار پرۆژەیەکی تێروتەسەلی ترمان داوە بە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی یاسایەک دەربچوێنێ سیستەمی ئیدارە لە هەرێمی کوردستان بکرێتە سیستەمێکی تەواو لامەرکەزی لە ئێستەدا بۆ دەربازبوون لەم قەیرانە بۆ پێدانی موچەی فەرمانبەران بۆ ئەوەی کە متمانە و ئینتیما بۆ هاوڵاتیان بگێڕینەوە پێویستە سیستەمێکی تری دارایی پەیڕەوکەین کە ئەویش سیستەمی لامەرکەزی داراییە بۆ هەرێمی کوردستان. بەڕاستی پارێزگاکانی هەولێر و دووەکیش وەکو خەڵکی سلێمانی و هەڵەبجە بەڕاستی مزدەحین، بەڵام بە حکمی ئەوەی کە سەنتەری حکومەتی هەرێم لە پارێزگای هەولێرە لەوێک دەرفەتی کار زیاترە و ئەتوانین بڵێن جوڵەیەکی ئابووری زیاتر لە پایتەختا هەیە، بەڵام پارێزگاکانی کە پارێزگای دووهۆکیش وەکو پارێزگای سلێمانی پراوێز خراوە، بۆیە پێویستمان بە لامەرکەزیەتێکی دارایی هەیە بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی ئاسۆیی پارێزگاکانی هەرێمی کوردستان گەشە بکەن و بینیمان مەلەفی دارایی و ئەو مەلەفی نێوان هەرێم و بەغدا شکستی هێناوە، هەرێم ناتوانێت ئیلتیزام کا بەو داواکاریانەی کە لە بەغاوە هەیە، ئەوانیش ئەوەتە ئەبێ هەموو مانگێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێی ڕەحمەتی بەغا بچکەن کە موچیان بۆ بنێرێ کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە. بڕوا ناکەم لەم سەرگۆی زەویە دەوڵەت و وڵاتێک هەبێ ماوەی 5 مانگی ساڵی 2020 تێپەڕی بێ موچیان وەرنەگرت بێت. داواکەم لایەنە سیاسیەکان، حزبە سیاسیەکان، کەسایەتیەکان هەمویان پێکەوە هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین ئەم سیستەمە بچەسپێنین. ئەمە پێویستی بە پەرلەمانی کوردستانەکە بێ پەرلەمانی کوردستان بێتە سەرخەت و یاسای پێدەرکا و بتوانین ئێمە هەر پارێزگایەک سوود لە خاڵە سنووریەکان ببینین، سوود لە داهاتی ناوخۆ ببینین، نەک تا ئێسش ئێمە نازانین داهاتی ناوخۆ لە دەستی حزب بهێنینە دەرەوە کە سەرجەم خاڵە سنووریەکان ئەتوانم بڵێم لە 150 ناگاتە نایەتە ناو خەزێنەی حکوومەتەوە لە 150 حزب تەحکومی پێوە دەکا و داهاتەکەی بۆ حزب دەبێت. حکوومەتی هەرێم وەکو مجەسەمێک حسابی بۆ ئەکرێت سەرجەم وەزیرەکان و سەرجەم ئەو پێکاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێگێناوە هەر هەمویان لە ناو یەک پاکێجن. ئەم حکوومەتە خێری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدا نەماوە، لە هەر وڵاتێکی ترا بووە حەلی ئەم حکوومەتە بکە. بێگومان بەرپرسیارەتی دەسەڵاتی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان لای یەکێتی و پارتیە، بەرپرسیارەتی گەورە لە ئەستۆ یەکێتی و پارتیە و بێ ئەوان زیاتر لە هەوڵی دەربازبوونی خەڵکی هەرێمی کوردستان نابن لە میحنەتە، چونکە ئایندە و ئاسۆی دارایی لە هەرێمی کوردستان نادیارە.